کۆگرا ڕۆژنامەوانی هەرێک ئومێد خۆشنا پارێزگاری هەولێرە قۆنسڵی گشتیە ئیرانی بوو لە هەولێرە بەحسا ئامادەکاری هاتنە زیارەتکارên ئۆلیên ئیرانê کردبوون ku sala دوێیە هەرێما کوردستانê را derbasî Necef û Kerbala dibin ku li 18 mehê dest pê kiriye û heta 6 meha neh dê berdewam bitin tê çavarêkirin ku 500,000 ziyaretkar bin qonsilê giştî behsa rolê herêma Kurdistanê kir pesna herêma Kurdistanê kir ji bo vê asta xizmetguzariyan ew pêşwaziya ciwana xelkê herêma Kurdistanê hikûmet herêma Kurdistanê ji ziyaretkarên oliyên İranê dikin ku li herêma Kurdistanê her ji Hacî Umeran bigire heta dêne Hewlêrê li Hewlêrê birê dekevin ji bo Necef û Kerbala û parêzgarê jî bi heman awayî behsa vê yekê kir ku tecrübe bû parsal li ev sale bi astekî baştir zêdetir karîne ku xizmeteka baş wan ziyaretkaran bike heya niha bêkêşe bê hiç pêrîzgirîk ev ziyaretkar birêya Hacî Umeran derwazeya Hacî Umeran derbasî herêma Kurdistanê dibin û beref Necef û Kerbala dest xweş Ebas zor baş deçîn ser ew babetê pêş kongreka basman dekird ewîş dîportkirdin yaxud metirsî دیپۆرتکردنەوەی 20 پەنابەرە بۆ ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان لەگەڵ بەڕێز شەهلا چەورۆک چالاکوانی سیاسی لە ستۆکۆلمەوە قسە دەکەین. شەهلا خانێوارت باش زۆر سپاس کە میوانی کوردستان 24 شەهلا خانێوە تاکەی ئاگاتان لەو پەنابەرانە بوون ئایا هەمویان پەنابەری سیاسین ئێستا دۆخیان چۆنە ئاگاتان لێیانە؟ سڵاو ڕێز لە هەموو لایەک زۆر سپاس بۆی کە ئەو هەلەتان بۆ من گونجاند کە بێم لێرە دەنگی خۆم بە زۆربەی بە تایبەت کوردەکان بگەێنم کە هاوسەری من تەنها جورمێکی کەیتی کووردە و بە بۆنەی کوردبوونیەوە 4 مانگە لە کەمپی ئێدێرنەی تورکیا دەست بەسەر کراوە یعنی وەکو زیندانی بووە. من بۆ خۆم لای ستۆکۆلم دەژیم هاوسەری من ویستی دەرباز بێ بۆ لای ئێمە بەداخەوە ماوەی هەفتەیەک کە لە ئیستانبول دەمێنێتەوە دوای بەرەو یونان کە دەچێت لە جەزیرەیەکی یونان دەگیرێ و پۆلیسی یونان تەحویلی پۆلیسی تورکیە دەداتەوە. من لە ماوەی ئەو 4 مانگەدا زۆر تەلاش و ینی بە هەموو جۆرێک دەنگی خۆم گەیاند بە سازمانە ڕێکخراوەکان بۆ سازمانی ملل بۆ سازمانی حقوقی بەشەری UN ماوەی 1 مانگ هاوسەری من بازداشت کرا لە چادرێکدا کە شۆنی 20 نەفەر بوو 700 نەفەریان تێکرد بوو کە ئەسەنجەی دانیشتنیش نەبوو هەتا نەیتوانی بوو حەمام بکە هەتا نەیتوانی فقط ئاو نانیان پێدا بوو کە بتوانە بمێنێ. بەڵام ماوەی ئەو مدەتەدا باوجێکە وەکیلیشی بووە هیچ کارێکیان بۆ نەکرد. من هاوارم بۆ سازمان ملەلیش برد هەتا دوێنش تەلەیفۆنم بۆ کردم بەڵام جابیان بە من نەداتەوە چون مساحبەیان لەگەڵ کردەوە کەیسیان لێوەرگرتەوە باوجێکە زانیویانە چالاکێکی سیاسیە. ماوەی ساڵ لە هەرێمی کوردستان ژیاوە مێردی من. باشە شەهلا خان تەنها پیاوەکە نییە دەڵێن 20 پەنابەری سیاسی ئێستا دوایین زانیاریتان هەیە کە ئەوان لە کوێن ئایا تورکیا لەسەر ئەمە هەر ڕژدا مسوڕە کە ئەوانە ڕادستی ئێران بکرێنەوە لە ستۆکۆڵم لە سوید ئێوە هیچ لوبیەکتان دروست نەکردووە کە تورکیا ئەم بابەتە ڕابگرێت پەیوەندی بە بابەتێکی سیاسیوە هەیە؟ من تاوجێگای کە ئاگادارم 7 نەفەر سیاسین لەگەڵ هاوسەرەکەی من و من ئەو 20 نەفەرە بە تای ناناسم بەس ئەو 7 نەفەرە دەزانم کە سیاسین و ناتوان بگەڕێنەوە بۆ ئێران و هێندێکیش بۆ خۆیان دیپۆرتیان پێداون و ینی کوتیانە دەبێ بگەڕێنەوە بەڵام هاوسەرەکەی من و 5 نەفەری دیکە نە دیپۆرتیان ئیمزا کردەوە و نە قەرار بوو دیپۆرت بکرێنەوە بە ئێمەیان کتۆ دیپۆرتیان لەسەر لاچۆ بەڵام دوێنێ کتوب پڕ ئەوانیان بردو بۆ مەرزی بۆ وان مەرزی ئێران کە دیپۆرتیان کەنەوە چارەنووسی نادیارە. من زۆر دەترسم کە نازام ئەلان تا ئەلان دیپۆرتیش کراوە یانە چون هیچ خەبەرێکم لێ نییە بۆیە کە من داوا دەکەم بەهانامەوە بێت بەهانای من و ئەو کەسانەی کە واقعەن گیانیان لە خەتەردا مێردی من ئەگە بگەڕێتەوە بۆ ئێران
ئێعدامە شالاخان خۆ ئەوەندەی کە لەگەڵ هاوسەرەکەت قسەت کردووە ئەو کەسانەی دیکە کە بە تایبەت پەنابەری سیاسی بوون و دەڵێیت کە مەترسیان لەسەر ئەگەر بگەڕێنەوە بۆ ئێران هۆکار چی بووە بۆچی پێیان گوتون کە دیپۆرتان دەکەینەوە بۆ ئێران من نازام هۆکار چی بووە بەڵام ئەوەندەی تاوجگای بزانم من یەکێ بۆ خۆم لەو کەسانە بووم کە 4 مانگە تێدەکۆشم مێردەکەم بێنمە دەرێ بە وەکیل بە هاوار بردن بۆ سازمانەکان بۆ سازمانی ملل بۆ UN حتا UNش قسەی لەگەڵ بەڵام جوابی نەداتەوە تاوانی ئەو فقط کوردبوونیەتی ئەو جۆرەێکە بۆ خۆتان دەزانن کورد لە چارپاچەدا زوڵم لێکراوە ئەزیێت کراوە بۆیشە هیچ تاوانێکی نەبوو مێردی من هیچ گوناحێکی نەبوو بەس خەباتی کردو بۆ مافی کورد بە خااترەوە UN پێ کوتێتی تۆ زۆر خەتەر مەحسوب دەبی بۆ ئەوەی کە بمێنێەوە لە تورکیا نابێ بمێنەوە ئەی ئەگەر لە تورکیا نەمێنێتەوە بۆ ئازادی ناکەن هەر لەوێ هێشتویانەتەوە ئەلانیش دیپۆرتی ئێران دەکەنەوە باشە مادەم مێردەکەت کە دەڵێ هاوژینەکەت پەنابەری سیاسی بووە لەوێن دەر لەسەر بابەتی سیاسی گیراوە و ڕادستی تورکیا کراوەتەوە چۆن بووە ئەو کاتێک کە قسە لەگەری کردووە کە ئەم سنوورانەی بە قاچاق بڕیوە بۆ دەویست بە قاچاق بێت بۆ سوێت لە کاتێکدا کە خۆ دەڵێ مەترسی لەسەر بووە بەڵێ هاوسەری من 10 ساڵە لە ئێران هاتۆتە دەرێ لە ئێران نەماوە و لە کوردستان نەماوە لە هەرێمی کوردستان ژیانی کردووە لەوێ بووە من بۆ خۆم لە سوێد دەژیم و ئەویش ویستێتی بێ بۆ لای ئێمە تو جنسیت هەیە؟ بەڵێ هەمە ئەی چۆن داوات بۆ نەناردبوو داوات نامەت بۆ نەناردوو بە ئەوەی بەڕێیەکی ئاسایی بێتن نەک بە قاچاق بەڵێ بەداخەوە ئەمنیش تازە هاتووم بۆ ئێرەوە تازە ئقامەتێکی موقتی 3 ساڵم هەیە و سوێد ئیجازەی بە من نەدا کە ئەمن داوا بکەم بۆ هاوسەرەکەم بێنم بە منی کوت تۆ دەبێ خانی خۆت هەبێ مەعاشت هەبێ بە ئەندازەی کە بتوانی هاوسەرەکەت بێنی یعنی ئەوەندە سەختی کردێتەوە کە من لە قودرەتمدا نەبوو نەمتوانی هاوسەرەکەم بێنم مەجبور بووە کە سنوورەکان ببڕێ بۆ خۆی بێت شالاخان ئێستا تۆ لە شاشەی کوردستان 24 دەرەکەویت ینی داواکاری چییە داواکەت ئاڕاستەی کێ ئەەکەی ئەتوانن چیتان بۆ بکەن بە کورتی سپاس دەکەم من داواکاریم لە مافی مرۆڤ داواکاریم لە UN داواکاریم لە ڕێکخراوە نەتەوەی گرتووەکان ئەوەیە کە بەهانامانەوە بێن ئەو چەند نەفەرە سیاسەتی پۆر نەکرێنەوە جانیان لە خەتەردایە هیچ تاوانێکیان نەکردووە بۆیە داواکاریم ئەوەیە کە بەهانامانەوە بێن و ڕزگاریان کەن لەو بەدبەختیە دەست خۆش بەڕێز شەهلا چەورۆکە چالاکوانی سیاسی لە ستۆکۆڵمەوە لەگەڵمان بووی